طبيعي.
بس خوزمانه
دار لكن بودي دار كونيا بودي بدو لا بس مرجع هذا في مرجع بس يعني ما تعرف
شەشەم یاری خۆماندا لە خولی لاوانی نایابەکانی کوردستاندا ڕوبەڕووی یانەی ئەندرێن بووینەوە لە یاریگای ئەندرێن بوو. ئەنجامەکە توانم بڵێم دادپەروانان نەبوو چکە فرسەیەکی زۆرمان لەدەزا، بەڵام یەک خاڵێکیش لە ناو یاریگای ئەندرێن هەر باش. سەرەتا بەناوی خوای گەورە بە خێراتنی جەنابتانەکەم. گەمەکە تا برێ لە ئاستێکی بەرزدا بوو، یعنی ڕیتمی گەمەکەی تا برێ لە ئاستێکی بەرزدا بوو، چونکە هەردوو لە دایانویست ببەنەوە، هەردوو لە ئەمە وەکو خۆمان وەکو یانە هێندرێن پارێزگاریکردن بوو لە ڕیزبەندی لە یەکەم بووین. ئەوانش کە 2 نقطە لە پاشەمان ئەوانیش دایانویست بێنە پێشەمە. الحەمدوللا مەشغوڵ یەکەم خوا مۆفەقیکردین گۆڵمان کرد، دەمانتوانی زیاتر بکەین، بەڵام تۆی پێخۆی وایە لەعبەت الئەخطاء هەر بۆ ئەخطاءش گۆڵمان کرد، یعنی هەر بۆ هەڵەیەش کە لە شتێکی نایاسایی و نائاسایی گۆڵێکمان خوارد. ئیدی تۆپانش وایە گەنجن یاریزانن لاویشن، تو برێ تەسیراتی جەوانب و تەسیراتی جمهور و ئیعلام و ئەو دەوروبەرە هەموو تەسیراتی لەسەر هەیە، بەڵام الحەمدوللا لە یاریزانەکانم ڕازیم 100% ئەوەی ئەمە پێمان گوتن 100% تەطبیقیان کرد، دەستخۆشیان لێ دەکەم. ئینشاءڵڵا لە یاریەکانی داهاتوو قەرەبووی دەکەین و لە هەمووشی دڵخۆشترەوە بوو نەتایجی یاریەکانی دی بوو کە منافسمان بوون، ئەویش کە ئەوانێ کە لە پاشەمەنە چونکەمە بە خۆمان سەداڕێنە، الحەمدوللا ئەوانش نەتیجەکە لە ساڵحیمە بوو. پشتیوان بەخوا لە یاریەکانی داهاتوو قەرەبووی دەکەینەوە و پارێزگاری زیاتر لە سەداڕ و لە یەکەمی دەکەین.